لاوانی هەولێر و نەورۆز سەرکەوتنیان بەسەر ئاڵا و هەندرێندا تۆمار کرد. دیارەکانی هەفتەی نوێمی خولی نایەبی لاوانی کوردستان بەڕێوە چوو. هەردوو لاوانی هەولێر و نەورۆز سەرکەوتنیان بەسەر لاوانی ئاڵا و هەندرێندا تۆمار کرد. یاریەکانی هەفتەی نوێمی خولی نایەبی لاوانی کوردستان ئەنجام درا. لە شاری هەولێر دوو یاری بەڕێوە چوو. لاوانی ئاڵا لەسەر یاریگەی کۆلێژی زانست میوانداری هەولێری کرد. هەردوو تیپ ئاستیان لە زۆربەی کاتەکانی یاریەکە لە یەکەوە نزیک بوو، بەڵام هەوڵەکانی هەولێر بۆ گۆڵ تۆمارکردن وای کرد لە ناوەڕاستی نیوەی یەکەم لە ڕێگای کارزان سابڕەوە پێش بکەون. لا نیوەی دووەمیش هەوڵەکانی هەولێر بۆ تۆمارکردنی گۆڵ زیاتر بوو. ئەمە ژوای کرد مەجید حازم گۆڵی دووەم بۆ هەولێر زیاد بکات و لاوانی هەولێر بە ئەنجامی دوو گۆڵی بێوەڵام سەرکەوتوو بن. لارێکی تر لاوانی هەندرێن میوانداری نەورۆزی کرد. لاوانی نەورۆز زوو گورجی خۆیان وەشاند و لە خولەکی هەشت لە تۆپێکی جێگیر لە ڕێگای ئەحمەد خالید پێشکەوتن. لاوانی هەندرێن بەهۆی ئەوەی لە کۆتایی ڕیزبەندا هەموو هەوڵێکیاندا بۆ ئەوەی بە گۆڵ بگەن و لەو بارودۆخە ڕزگاریان بێت، بەڵام کاتی ئاسایی و زیادکراویش بە کۆتا هاتوو یاریەکە وەک خۆی مایەوە. لاوانی نەورۆز بە ئەنجامی تاکە گۆڵێکی بێوەڵام براوە بوون. سپاس بۆخوا ئەمڕۆ لە یاریگای هەندرێن یاریکی قورسمان هەبوو، چونکە من بەڕاستی من هەمیشە وتومە بە یاریزانەکانی شتووە یاری تیپی دابەزین زۆر قورسەیە کە لەوەی کەوا تیپێ منافس بێ بۆ یەکەمی. ئەم یاری بۆ ئەوواکە کە دانەبەزێ هەلی ئێمە تۆزێک قورس بوو هاتن، بەڵام و پلانی کە دامانە لەخوا بەزابێت جێبەجێمان کرد توانیمان لە نیمە یەکەمە گۆڵێ بکەین، توانیمان بەرگری لەو گۆڵە بکەین هەتا یاریەکە کۆتایی پێبێنین. ئێمەش بەوە وابزان بەو یاریبردنەوەی توانیمان بینەوە ناو منافەسە ئینشەڵا بتوانین بۆ یاریەکانی داهاتوو زیاتر بە گوڕوتین زیاتر مەشقەکانمان بکەین کەوا بتوانین وەکو ساڵانی ڕابردوو کەوا ئێمە هەمیشە ئێمە گەشتە لە یەکەمیە و دوایی لە دەستمانەیە بەسم ئینشەڵا بتوانین هەوڵێکەین لەم یاریەکانی داهاتوونە قەرەبووی ئەو یاریە بکەینەوە کە وا دۆڕانمانە و ئینشەڵا بکەینەوە ناو منافەسە. لە یاری ئەمڕۆدا لە نهۆت خولە باڵا دەست بووین لەسەر یاریەکە چەند دەرفەتێکی ئاسانی گۆڵکردمان لە دەستدا لە تۆپێک لە هەڵەیەکی بەرگریکاران گۆڵێکمان لێ تۆمارکرا و چەندە دەرفەتمان بۆ ڕێککەوت نەمانتوانی گۆڵ تۆمار بکە. وەک خۆشتان نەزان ئێمە سێ یاری ئەو تیپەمان وەرگرتووە و ئەرکەکە تا ڕادەیەکی زۆر قوڕس بوو. ئێستاش ئەرکمان قوڕستر بوو. ئێمە دەبێ هەردوو یاریەکە بینەوە شێروانش لە هەردوو یاریەکەی ماوێتی لەگەڵ یانەی سیروانی نوێ و یانەی زێرەڤانی سەرکەوتونە بێتن اینجا مانەوەمان پەیوەستە ینی بە یاری خۆمان و بە یاری یانە شێروانە. لاوانی نەورۆز بە 17 خاڵ لە خانەی پێنجەمدایە و هەلی پلەکانی پێشەوەی بۆ گەڕایەوە، چونکە جیاوازی لەگەڵ زێرەڤانی پێشەنگ تەنها 3 خاڵە. هەندرێنیش بە 3 خاڵ لە کۆتایی ڕیزبەندە و ئاڵا بە 4 خاڵ پلەیەک بەرزترە و هەولێریش بە 11 خاڵ لە ناوەڕاستی ڕیزبەندا. حوسێن محەممەد کەناڵی پێم هەولێر.